السلام عليكم. من رضا يوسف بەگی لە تەرەف گروی بانگەوازە و هاتووم لەتەک کاکچاوە قسە و باسێکمان بێت بە یەکە و لەسەر شعرەکانی. هەدەف لەم بەرنامە ئەوەشە کە کاکچاوە احتیاجی نییە بە ناسانن فرەکەر، وەلێ ئەگەر خۆی بتانە شعرەکانی بخوێنێتەوە چگەلێک لە پشت سەحنە، مثلەن هەدەف لەو شعرە چۆن بوو، تاریخەکەی کەی بوو، چه شتێک بووە مثلەن باعث ئەنگیزەیەوە کە ئەو شعرە بێژە، یا ئەسەن تەوزیح خودە شعرەکە. ئەم چگەلە لە زوان خۆیەوە بژنەوین ئەسەن معنی شعرەکە شتێتر جێگەیتر هەیەکە لە دڵگەشتمانە. هەر بەم بۆنە و وتمان دەکەک خۆیان قسەکەی باشترە. ئەو وەختە کاکچاوەش کەسێک نییە کە کەس نێناسێ، منتەها ئەگەر کەسگەلێک کە تازە هینەم نەسڵا هاتن گەشتیان بە بەرنامەکە و نازانن، کاکچاوە یەکێ لە شاعرگەل قەدیمی و یەکی لە ئەو کەسانەکە کە بنەڕەت شعر نەو کوردی، شعر نەوی هاوردە ناو فەرهەنگ و ئەدەبیات کورد ئێرانەوە. ئەو وەختە شعرگەلی بێ فەوق العادە ظەریف و قەشەنی هەست کە با لە زوان خۆیەوە بژنەوین. من فرە قسە ناکەم، وەختان ناگەم. کاکچاوە گیان سڵام بەخێری سەر چاو. سلام سەر چاو کاکە ڕەزاگەم، دەستت خۆش بێ. خوایشەکەم وتم بۆ قسەکردن لەسەر شعرەکان جرابتان باشتر من ئەوە گەیە نەزانم، نەزانم نەزان خۆتان وەزانمە لەسەر یەکێ لە شعرە فلەقینیەکانتان شعرێ فارسیە، ئەگەر بکردێت لەسەر ئەوە قسە بکەیت یا تەوزیح بێت چۆن بوو، چۆن لە ساڵەکەی کەی بوو، ماجەراکەی چە و ئەمانە مەمنونەوە. منزورت کام شعر ئەو شعرەسە کە لە شێری گۆران من تەرجەمەم کردە، دەستخەتەکەشی بە دەستخەت عەزیزمان کاک سوارە یادی بەخێر. منزور دەوەسە دفرە خاستە ئەو شێرە ساڵ 1345 بە تەقویم ئێرانی کە کاتە 1966 بە تەقویم جەهانی ئەو شێرە وتیاگە. ئەنگیزەکە شێوە بوو حەزمانە کرد شێرە کورد. من شێری گۆرانم ناساند بە کاک عەلی حەسەنیانی و کاک سوارە. کاک عەلی حەسەنیانی لە نامەیەکە بۆ بەڕێز جعفەری حوسێن پورهێدی خۆی وتویە کە من شێری گۆرانم بۆوان ناسی. من شارەزایەکم لە شێری گۆرانە بوو، شێرێکی بچکی چکۆلەی هەیە بە ناوی سکاڵا. من پێشنهادم کرد ئەو شێرە بکەن بە فارسی. دوایی هەرسێکمان هەوڵماندا و لێ من زوو ئامادەم کردێتتر ئەوان قبولیان کرد و من ئەو شێرە بەناو دلێ شکستەیە من ناردم بۆ مەجەلەی خوشە کە وەختە ئەحمەدی شاملو یا سەردەبیری بوو یا جزوی هەیەتی تەحلیلیەی خوشە بوو کە ئەڵبەتە بەرجەستەترین کەسیان بوو و لەوێ چاپ کریا. نادام لە چ ژمارەیەکە و لە بەهەرحاڵ لێنە چاپ کریا. من ئەم شێرە ئەوەڵ شێرەکەی گۆرانە خوێنمەوە بە کوردی، دوایە تەرجمە شێرەکەی خۆشمە خوێنمەوە و تەبعەن لەسەر پێیجەکە لە تەک دەستخەتەکەی کاک سوارە بەیەکۆ دایانێن وانە ئێمە شێرەکەی گۆران. سکاڵا کەلمێ لە کوردی ئاگەگەرەکرد بەبیکە بە فارسی ئەوێتە شکوە ناوێتە شکایەت، چون شکایەت جاتە جەمبەی ئیداری هەبوو لە شکوە جەمبەی عاتفی هەست. شێرەکەی گۆرانەوە سکاڵا ئێژێ لە سەمای بەرزی ناوبانگی حوسنا تا خەستارە نەبووی لە وەزەی دەستکوتی منە ئاشکرا و دیارە. هەر لەبەرەوەش
ڕوون لێ وەرگێڕای یەکەم تەسادف دڵێ حەساس نا بەردم پیشاندای بەڵام تەئەسف وازانی کە من مستەغنی و غەڕام حەریستر بووی لێم تێ هەڵچووی بەدەم ئشارەت پێغام پەیمانت داپێم هەیهات مەلی دڵ خوێنگەرمی شەباب تەفرەی ئاسان بوو کەوتە شوێن قسەت فری بە شتاب وێڵی ئاسمان بوو کەچی نەیشت هێشت بێ لەسەر سینەت بنیشێتەوە لاتدا لە ڕێگای هەوای مەحەبەت دوورت خستەوە مەلی ناو فەزای نامۆتەناهیم دڵی لاوم ڕۆ مانووی ئینتزار ڕێ وادەی واهیم نوری چاوم ڕۆ ئەم شێعرە لەواخا طبعا مربوطة بحفتها 80 سال لەمەوبەر لە مناسباتی ئەو وەختەی منتەقەی هەڵەبجە و سلێمانی وانە باسی سایکۆلۆژی ژنانە کاکە مەسەن ژنێک یا کەریشکێک ئەگەر وا بزانێت کوڕێک یا پیاوێک تەوەجوی پێناکا حەزەکات تەوەجوی جەلب بکە بە هەر دەلیلێکتر وسیلەی ارتباطیش وەختە هەر سیگناڵ و علائم و ئەمانە بووە دوای وەختێک گەرێکی تەوەجوی تەرەفەکە جەلب بکە متوەجه بێت کە ئەو مەغرور نییە ئەو جورئەتی نەبووە یا نەیوێراوە خۆی بدا لە مەسەلەکە ئیترم دارە مەسەلەکە بۆ عەوەزە بێ و بەجێ تێڵێ ویتر کوڕەکە یا پیاوەکەش هیچی بۆ ناکرێت ئەم شێعرە بەحسی ئەم سایکۆلۆژیە لە رابطەی ژن و پیاوە تەبەن وتم مربوطە بە 70 سال لەمەوبەر ئیستا خۆ دنیا عەوەز بۆ ارتباطات شەوە بەرحاڵە وەختە من هەر بەم وەزعیەتەوە شێعرەکەم تەرجمە کردووە و دیارە شاملو یا هەیەت تەحلیلی خوشش تەشخیصیان داوە کە ئەمە ئیدەیەکی جالبە یا ئیدەیەکی تایبەتیە بە هەر حاڵ بۆیە چاپیان کردو شێعرەکەی من ئەکە لەم کتێبا لە هەرێمیشەوە چاپ کراوە بەناوی دلە شکستەی من ئەوە دەست پێکاژێت در آسمان بلند جلال و زیبایی ستاره‌ای بودی پرشکوه و رویایی نگاه من ز تماشای جلوت برگشت در اولین برخورد نمی رسید سرانگشت بخت کوته برد به گرد دامن تو ز راهبرد خیالم بسی فراتر بود امید دیدن تو ولی دریغ گمان بردی از غرور من است حریص‌تر شدی و دام گستری کردی به جادوی حرکات و تبسم و پیغام فسونگری کردی دلم پرنده خونگرم نوجوانی را فریفت وسوسه عشق و در پیت بشتافت ولی چه سود نیافت نه جلوه تو نه آن عشق آسمانی را کنون فغان بر من در انتظار نشسته به راه وعده واهی دو چشم خسته من پرنده است اسیر فضای نامتناهی دل شکسته من هەر وەک باسم کرد من تیتری ئەم شێعرمە دانیاگە دلێ شکستەیە من وەرە کاکسوارە تەسەوەرەکەم 6-7 ساڵ دوایم ئەو شێعر وتراوە ئەو بە هەر دەلیلێک ئەم شێعریە بە خەتێکی دەستخەتی زۆر جوان بەو خەتە نووسیوە ئەو لە جاتی دلێ شکستەیە من وعدەی واهی داناوە بە عنوانی تیتری شێعرەکە بەرحاڵ لە تەرەفێک وەرەخەکەەوە شێعرەکەی نووسیوە لە تەرەفێکیشە شەرحی داوە خودی ئەم دەستخەتە لە تەرەف عەزیزان جعفەری ئەلخانیزادە و شەهلا و عوسمانی ئەلخانیزادە لە تەرەف ئەوانە گەشتە دەست من کە زۆر سوپاسگوزاریانم شتێکی تاریخیە بە معنایەک هەم بە بۆنەی دەستخەتەکەی کاکسوارەوە هەم بە بۆنەیەوە کە تەقریبەن تەسەوەرەکەم حدودی 6 ساڵ بەر لە ئێستا ئەم شێعرە وتراوە بەداخەوە نووسراوەکەی کاکسوارە تاریخی پێوە نییە وەلە خۆب معلومە کە ئەویش چەند ساڵێک دوای وتنی ئەم شێعرە ئەم شەرحیە نووسیوە ئیتر چۆنی نووسیوە و چۆن استفادی لێ کردووە من ئاگاداری ئەوە نیم پێشش نهاتوو بە یەکۆ قسە بکەین بەرحاڵەمای سەرگوزەشتی ئەم شێعرە بوو بۆ ئێوەم گەڕاوە لایەندا تەبعاً شێعری تریش هەیە کە ئەتوانین بە یەکۆ
هم دێکلەمەی بکەین هەم ئەگەر احتیاجی بە ئشارەی تاریخ و معناوەمانە بوو من حاضرم لە خزمەتتان. حتما خزمەت رێمە و حتما ئەو کاراکەین بەڕاستی شارەکە قشەنگە هەم کوردیەکەی هەم تەرجمەی فارسیەکەی واقعان قشەنگە دەستان خۆش بێت. دەست تۆش خۆش بێ مەمنونم دەی لای ئێوە خۆش بێ وەی بن. ممنون خۆشویت. من لە ئاخرە و خواهشێکم هەست لە ئەو کەسگەلە کە ئەم ویدیۆ دوجار لە کارناوەکەی کاکچاوە و تواشاکەن ئەگەر پێشنهادێکیان هەست لە مورد مثلا توضیح فلانە شعرە و یا هەر داواکاریکیان هەست بینویسن لە کامنتەکانە یا لەسەر خودێ ئەم بەرنامە هەر پێشنهاد و هەر قسەیکیان هەست حتما لە کامنتەکانە ئیشارەی پێ بکەن و لەویستان نەچێ کاناڵەکەی سابسکرایب بکەن. بازم دەستخۆشیتان لێ یەکەم کاکچاوە و مەمنون لە بەرنامەکە. شەو ڕۆژە خۆش. مەمنون لە ئێوە.